کۆی گشتی ئەو نەخۆشانەی کە سەردانی نەخۆشخانە و مەڵبەت و بنکە تەندروستیەکانی سنوورەکان کردووە بریتیە لە 175,309 نەخۆش کە بە بەراورد بە پار ساڵ شەش مانگی کۆتایی 70,000 نەخۆش زیادی کردووە. کۆی گشتی ئەو نەخۆشە ئاوارانەی کە سەردانی نەخۆشخانە و مەڵبەندەکانیان کردووە دەگاتە 11,464 نەخۆش. کۆی ئەو مناڵبوونانەی کە ڕوویان داوە لە نەخۆشخانەی مناڵبوونی شەید هۆشنگ 2008 مناڵبوونە کە 212 حاڵەت زیادی کردووە بەراورد بە پار. کۆی ئەو نەشتەرگەریە گەورانەی کە ئەنجام دراوە لە نەخۆشخانەی گشتی شەید پێشڕە و بریتیە لە 982 نەشتەرگەری کە بەراورد بە پار ساڵ 509 نەشتەرگەری زیادی کردووە. کۆی گشتی ئەو پشکنینانەی کە ئەنجام دراوە بۆ نەخۆش کە بریتیە لە تیشک و شیکاری نەخۆشی و هێلکاری دڵ 108,829 شیکاریە کە بە بەراورد بە پار ساڵ 35,128 شیکار زیادی کردووە.